ناوچە کێشە لە سەرەکان ئاڵۆسترین و دیارترین کێشە لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی عێراق پێش داعش و دوای داعش. لە دیداری سلێمانیدا کە تایبەتە بە قۆناغی دوای داعش، حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق جیاواز لە لێدوانەکانی پێشتر باسی لە ناوچە کێشە لە سەرەکان کرد و ڕایگەیاند ناوچە جێناکۆکەکان دەکەنە ناوچەی ڕێکەوتوو لەسەر کە هەمووان ڕەزامەندیان لەسەر بێت و پێکەوە حکمی بکەن. عەبادی وتیشی پێش 2 ساڵ کاتێک داعش هات و ڕێگەی نێوان بەغدا و هەرێم گیرا وتیان عێراق بە واقعی دابەش بوو، بەڵام عێراق ناگەڕێتەوە دواوە و ئێستا زیاتر یەکگرتوون. ئێستا کە سوپای عێراقی پێشمەرگە پێکەوە دەزەنگن و کەسێکیش خەیالی ئەوە نەدەکرێت کە بەو شێوەیە بتن. ئەمڕۆ لە جیاتی ئەوەی کەوە لە جیاتی ئەوەی بیکەین بە ناوچەیەکی ناکۆک، بیکەین بە ناوچەیەکی کەوە هەموومان ڕەزامەندی بە لەسەرە بۆ یەکەوە پێکەوە حکمی بکەین. خەڵک حکمی دەکاتن، ئێمە نامەوێت من حکمی مووسڵ بکەم، ناکرێ وایە تر حکمی مووسڵ، خەڵکی مووسڵ حکمی مووسڵ دەکاتن. هەر لەسەر ناوچە کێشە لە سەرەکان جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دەڵێت حکومەتی ناوەندی و حکومەتی هەرێم وەک یەک داوای ئەو ناوچانە دەکەن کە لە سنووری مادەی 140 دایە و بەدەست پێشمەرگەوەیە، بۆیە دەبێت دانیشتنی لەسەر بکرێت و بەڕێکەوتنی سیاسی یەکلایی بکرێنەوە. ئارام شێخ محەممەد وتیشی ئەو قسەی عەبادی کە وتی هەندێک ناوچە هەیە پێویستە بەیەکەوە بەڕێوە ببردرێت، ئەگەر بکرێتە پرۆژە ڕەنگە ئەنجامی هەبێت. مبادرێکی ئەو مبادرەی دکتۆر حەیدەر عەبادی مبادرێکی باشە، ئەڵێ تەسمی ئەو منتیقانە بگۆڕین بە مەناطقی متفق عەلەیهیە، بەڵام ئەمە بێ نقطە بقرێتە سەر حرب، ئەمە بێ دانیشتنی بۆ بکرێ بۆ بە منتیقی خۆمانی ئەزانین ئەوانیش دەڵێن ئەو ناوچانە ئەبێ بگەڕێتەوە دۆخی پێش داعش. لەم بینە ئەبێ چارەسەرێک بدۆزرێتەوە، چونکە ئەگەر ئەم چارەسەرە نەدۆزرێتەوە بە تایبەتی مەسەلەیەک گرنگەمێ بڵێم ئەو هێزانەی کە هێزی چەکدارن چ لە هێزی پێشمەرگە و هێزی حەشدی شەعبی و هێزەکانی سوپای عێراقی لەو ناوچانە ئەبێ چارەسەرێکی سیاسی بدۆزرێتەوە. حەشدی شەعبی کە لایەنێکی کێشەکەیە و لە بەشێک لە ناوچە کێشە لە سەرەکان هێزی دروست کردووە، پێی وایە ئەو ناوچانەی پێشمەرگە لە دوای هاتنی داعشەوە کۆنتڕۆڵی کردوون دەبێت بە پێی مادەی 140 یەکلای بکرێنەوە. لەگەڵ پێشمەرگە هەماهەنگی دەکەین بۆ ئەوەی جارێکی دیکە تیرۆر نەگەڕێتەوە، بەڵام ئەگەر پێشمەرگە بیەوێت سنووری زیاتر ببەزێنێت ئەوە ئێمە ڕێگا بەوە نادەین. ئەو ناوچانەشی پێشمەرگە لە دوای ساڵی 2014ەوە هاتوۆتە ناویان دەبێت بە پێی مادەی 140 چارەنووسیان یەکلای بکرێتەوە. لەگەڵ نزیک بوونەوەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و دوورکەوتنەوەی مەترسی داعش لە سنوورەکانی نێوان هەرێم و بەغدا، پرسی ناوچە کێشە لە سەرەکان هاتوۆتە بەرباس و بەرپرسانی هەرێم و بەغدا لێدوانی جیاواز لەو بارەیەوە دەدەن. بەرپرسانی هەرێم جەخت دەکەنەوە پێشمەرگە لەو ناوچانە ناکشێتەوە کە بە خوێن کۆنتڕۆڵی کردوونەتەوە و بەرپرسانی بەغداش دەڵێت دەبێت سنوورەکان بگەڕێنەوە پێش هاتنی داعش.